ئێستا لە پێش دەرکە یەکێک لە شارە کۆنەکانی جیهانم، شاری بابل. ئەو دەرکەی دەیبینین جوان نەخشندرای و ڕازایتەوە بەداخەوە دەرکە ڕاستەقینەکە نییە. دەرکە ڕاستەقینەکە زیاتر لە 100 ساڵە لە مۆزەخانەیەکی ئەڵمانیای لە شاری بەرلین. ئەو دەرکە لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراق دروستکرا. گەشتی ئەوڕۆم 2300 ساڵ پێش زاینیە گەڕان و سۆرانێک دەکەم بەناو شارستانیەتی بابلیەکان. ئەو پارچەک لە دەرکە ڕاستەقینەکەیە. دەرکە ڕاستەقینەکە بەرزی 13 مەتر بووە و پانیەکەی 30 مەتر بوو. ئەو سەردەم ئەڵمانیەکان پارچە پارچەیان کرد، لۆ هەر پارچەک ژمارەیان لەسەدانا و بەڕێی ئاوی بریان و دواتر گواستیانەوە لۆ ئەڵمانیا، ئێستا لە مۆزەخانەی بێرگامۆمە لە بەرلین. شوێنی مێژووی بابل بە دووری 85 کیلۆمەتر کەتیتە بەغداد و شوێنێک کە پڕە لە شوێنەواری شارێک لە نێوان ساڵانی 626 و 539 پێشزاینی و ناوەندی ئیمپراتۆریەتی بابلی هاوچەرخ بووە. ئەو شوێنەوارانە شوورایەکانی دەرەوە و ناوە و دەرگایەکانی کۆشکەکان و پەرستگایەکان شاهیدی یەکێک لە ناوەزەترین و بەهێزترین ئیمپراتۆریەتەکانی جیهانن. بابل بارەگای ئیمپراتۆریەتەکانی یەک لە دوای یەکی ناوچەکە بووە، وەکو شا حەمۆڕابی و شا نەبوخەزنەسر. ئەو شارە یەکێک بووە لە 7 شوێنە سەرنجڕاکێشەکەی دنیا، بە تایبەتی باخچە هەڵواسراوەکانی بابل کە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر سیما و ڕۆشنبیری و هونەری و ئاینی لە جیهان. باخچە هەڵواسراوەکان لە سەردەمی پاشا نەبوخەزنەسر دروستکراینە. هەندێک کەس پێیان وایە ئەفسانەیە و بوونی نییە، بەڵام لە ژێدەرە ڕۆمانی و یۆنانیەکاندا زۆر باسکراینە و ئوستایش کراون. ئەوەی وای کردو و تایبەتمەند بێ و سەرنجڕاکێش بێت ئەوەیە کە گوڵ و دار و درەخت وەکو تافگە لە بەرزی زیاتر لە 20 مەتر شۆڕ ببوونەوە خوارەوە بە نێو پەیکەر و ستوونەکاندا. هەرچەندە ئەو باخچانە بوونیان نەماوە، بەڵام چیرۆکێکی سەرنجڕاکێش هەبوو دەوترێت کە هاوژینی پاشا نەبوخەزنەسەر بیری نیشتیمانی خۆی دەکرد، بیری شاخ و کانی و ڕووبارەکانی وڵاتی خۆی دەکرد، چونکە هاوژینی پاشا چیژی پاشای میدیەکان بووە کە کورد بووە، کە لەو سەردەمەدا و جۆراو سەرگیریانە بە مەبەستی پتۆکردن و پەیوەندیەکان و ئاسانکردنی و هاوکاری نێوان هەردوو وڵاتەکاندا بووە. بەم مەبەستەش نەبوخەزنەسر بڕیاریدا باخچە هەڵواسراوەکان دروست بکە و بە دیاری پێشکەشی هاوژینی خۆی بکات، هەتاوەکو دڵخۆشی بکات و کەمەک لە غەریبی وڵاتەکەی کەم بکاتەوە.
حلا یان با برێن بابل ئەوەی کە زۆر پێ بەناوبانگە ئەو شێرەیە. ئەو شێرە وەک دەبینن بەرزەکەی 2 مەترە لەسەر ئەو مەنەسەدانرایە، جەستەی مرۆڤک لە بنێتی وەک برێ لەسەر سینجی مرۆڤک وەستایە. ئەو وەستانی ئەو شێرە لەسەر ئەو مرۆڤە بە مانای هێز دێ، بە مانای هێزی بابلیەکان دێ کە سەیتەرەی کردێ لەسەر گەلەکانی ئەو چاردەور و ئەو مەنتەقانە. دەواازەی عاشتار یاخود بەوا بەد عاشتار لەسەر ناوی خواوەند ژن عاشتار ناونرایە کە خۆشەویستی هەریەک لە خواوەند نیل و ئانە و ئاشور بووە. ئەم دەواازەیە کاتی خۆی یەکێک لە 8 دەواازەکانی بابل بووە و یەکێک بۆ لە 7 شوێنە سەرنجڕاکێشەکەی دنیا. خواوەند عاشتاریش یەکێک لە سیمبولە گرنگەکانی مێژووی بابلە. خەڵک لی دەپارانەوە تاوەکو لە نەخۆشی چارەسەریان بکات و لە کاتی کارەساتەکاندا بیان پارێزێت. هەروەها لە کاتی ڕاگەیاندنی جەنگ خەڵک پەنایان بۆ دەبرد تاوەکو ڕێنیشاندەریان بێت و هاوکاریان بکات. شتێکی دیکەی کە بابل زۆر پێ بەناوبانگە دیوارە پان و بەرینەکانیتی کە دیوارەکانی بەرینیان 40 مەتر بووە. لەو سەردەم بە ئەسپ و گالۆز پێشبڕچێیان لەسەر کرد. لەبەر چ شوێنەوارەکانی عێراق هەمووی پەرت و بڵاون لەبەرەوەی هەتا ساڵی 70 هیچ قانونێک نەبوو لە عێراق کە ئاسار دەستکاری نەکریان بپارێزرێ. هەر کەسێک لە هەر وڵاتێک هاتبیتە ناو عێراق هەر شتێک ویستبی دەستی لێ بداتن بیەوێ زۆر بە ئاسانی بردیتیا وڵاتەکەی خۆی و لە مۆزەخانەی داینە. وەکو لە ئاسمانەوە دەیبینی ناو شارە لە ناوەوە زۆر ڕێک و پێکە و ڕێگای فراوان و دیوارەکانی بەرزن. لە نووسینە بسماریەکاندا هاتووە کە 8 دەواازە و 8 ڕێگای سەرەکی هەبووە کە لە کۆتایی هەر ڕێگایەک دەرگایەکی هەبووە. وار ڕێگایەک بە ناوی خواوەندێک دەناسرا کە لە پەرستگایەکانی ئەو سەردەمەدا هەبوون. لەگەڵەوەشدا 24 ڕێگای لاوەچی هەبووە لەگەڵ 2 ڕێگای تایبەت بە هات و چۆی سەربازەکان. بەناو بانگترین شای سەردەمی بابلیەکان شا حەمۆڕابی بوو. شا حەمۆڕابی یەکەم شا بووە توانیتی کۆمەلگا ڕێک بخاتن و ئاشتی بەرقرارکە. ئێستا بابل بەجی دێلم بەرەو کەربەلا دەڕۆم. لە دەوروبەری کەربەلا شتێکی زۆر نایەب لە مێشکمە. داژۆم هەتا کەربەلا ناوەستم.